بەڕاستی موسیبەت لەوەدایە کاتێک کە خوای گەورە نیعمەتی دا بە کەسێک و ئەو کەسە ئەو نیعمەتانەی قەدر نەزانی بۆ قیامەتی خۆی بەکاری نەهێنا ئیمان و ویژدانی نەبوو هەر ئەوە چاوەڕوان دەکرێتن کە ببن بە قەساب بۆ گیان و بۆ دڵ و بۆ جیرفانمان. زۆر جار دەبینین کابران نەخۆشە یارمەتی بۆ کۆ دەکرێتەوە وەڵڵا پێویستی بە عەمەلیاتێکە یعنی دەچێت قەرز دەکا وەڵڵا خەڵک هەبووە زێڕی گوێی مناڵی خۆی فرۆشتووە وەڵڵا خەڵکێ ئێستا لەبەر نەخۆشی قەرزارە وەڵڵا خەڵکێ ئێستا لەبەر نەخۆشی خانووی فرۆشتووە کرێچیە نازانم ئەمانە چ دڵێکیان هەیە یعنی ئاگایان لەو میلەتەی خۆیان نییە یعنی نازانن ئەو میلەتە هەژارە یعنی نازانن ئەوە خێرە کە تۆ دڵی خەڵکێ خۆشکەی یعنی نازانن کاتێک ئەوان ڕەحمیان هەبێ بەرامبەر بە هەژار و نەخۆشەکان خوا ڕەحمیان پێ دەکا یعنی دکتۆرەکان نازانن مردنێکیان لە پێشە نازانن محاسەبێکی خوایان لە پێشە چۆن ئاوا بێویژدان دەبن ناژڵین هەموو بۆیە پێم خۆشە باسی نمونەیەکی جوانیش بکەین ئەوەتانێت دکتۆر دلێرشینە خەستەخانەی میهرەبانی لە هەولێر وەڵڵاهی من خۆم چووم بۆ ئەم خەستەخانەیە کە گوێم ئیلتیهابشتی هەبووە کە چووم ئەوەندە بەڕێز دکتۆرە ئەژین یوسف خوای گەورە ڕووی سپیکە ڕۆژێ چووم فەحسی کردووم قەترەی بۆ نووسیوم ڕۆژی دووەم چووم بۆی شوشتۆتمەوە باشە بۆ ئەو دەتوانێت چەند دکتۆرێک نەخۆشخانەیەک دروستکەن عەمەلیات هەرزانکەن یارمەتی خەڵک بدەن جا لەسەر ئەو حاڵەشەوە دژایەتیان دەکرێت لە لای دکتۆرە قۆڵبڕەکان لە لای دکتۆرە بێویژدانەکان و بێڕەحمەکان تا ئێستا دژایەتیان دەکرێت کە ئەم خەستەخانەش لەسەر حیسابی خەڵکی هەژار و خەڵکی فەقیر و خەڵکی خێرخواز دروست کراوە بەڕاستی بۆیە من دەڵێم وەڵڵاهی هەر کەسێ پێی دەکرێت هەر کەسێ دەتوانێت وەڵڵاهی ئەوە سەدەقەیەکی جاریە با بچێ ئەگەر دینارێک شەبی کاتە ناو ئەو خەستەخانەی میهرەبانی وەڵڵاهی باشترین خزمەتی نەخۆش دەکەن بە سەڵاواتێک خەڵک فەحز دەکەن اینجا دکتۆر هەیە دەڵێ وەڵڵا دکتۆر دلێر بە پێخواسی بەناوکەوتووە چونکو خۆی برسی و چاوچنۆک و پارە پەرست و هیچ و بێویژدانە دەڵێ بە پێخواسی بەناوکەوتووە نابێ قەزابی ئەو بە پێخواسی بەناو نەکەوتووە ئەو بە سەڵاواتێک خەڵک فەحز دەکات چونکم دەزانێت قیامەتێک هەیە ئەو دەزانێت چۆن دەژێ ئەویش و ڕەفیقەکانیشی لە خەستەخانەی میهرەبانی دەزانن چۆن دەژێن دەزانن بۆ قیامەت دەژێن دەزانن دنیا کاتیە دەزانن هەرچەند کۆیکەنەوە ڕۆژێک داتێ هیچی بەهانەیان نایە دەزانێت سەڵاوات دان لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕۆژی قیامەتا لە پێغەمبەری نزیک دەکاتەوە ئەوان بۆ پارە ناژێن بۆ ئینسانیەت دەژێن خۆزگە دکتۆرەکان چاویان لەوان کردبایە خۆزگە تۆزێک بە ئاگا بەهاتبوونایە ئەی نازانن ئەوان چ خێرەکیان دەست دەکەوێ ومن ئەحیاها فەکەئەنەما ئەحیا الناس جەمیعا هەر کەسێ لە مردن ڕزگار بکە هەر کەسێ عیلاج دەکا هەر کەسێ نەخۆشێک بەحەز دەکا ڕزگاری دەکا لە دەرد و نەخۆشێک فەکەئەنەما ئەحیا الناس جەمیعا وەکو وایەکەوە هەموو خەڵکی زیندوو کرد بێتەوە جا بۆیە دەڵێن ئاگامان لە نیعمەتەکانی خوا بێ بە دکتۆرەکانیش و بە خۆشمان با بە ئاگا بین والله ئەو نیعمەتانە هەر هەمووی لێپرسینەوەی لەسەر دەکرێت لە ڕۆژی قیامەتە لەتوسئەلن یەومەئذ عن النعیم والله نیعمەت ئەگەر ماڵی دنیا بێ ئەگەر جەستەی خۆمان بێ ئەگەر علم و زانست بێ ئەگەر طب و دکتۆری بێ هەر شتێک بێ والله تاقیکردنەوەی خوایە و ڕۆژێکیش دادێ لێپرسینەوەمان لەگەڵ دەکرێتن